خەڵکانێکی زۆر زەرۆڵمەند بوون ئێران ئەو تمەنەیەنێتە ئەم دی و دۆلارەکە ئاباتەوە بۆ ئەو بەهای لە نەوت بەرزترە تەماشا بکەی ملیارێک تمەن ئەگەر ئەو دروستی کە هەرچی چۆنە تەبعی کە تەبعی خۆیە هیچ ناکات بەڵام کە یێنێتە ئەم دی و 5-6 دەفتەرە باتەوە لەگەڵ خۆیان ئەمە زەرێکی زۆر زیانێکی زۆر ئەگەیەنێ بە هاوڵاتیان و بە خەڵکی عێراق. خەڵک خانووی خۆی سیاری خۆی فرۆشتووە بۆ زەرەری تمەن تۆ ئەگەر دیقەت بی لە ملیارێک تمەنە 120 وەرەقەی فەرقە لە پێرێەوە بۆ ئەمڕۆ. طبعا هەوڵاتیانێکی زۆر کێنە ناو بازارەکانەوە تمەن ئەکرن بۆ بەدەسێنانی منفعە و لە کاتێکیشا بەهای تمەن بە بەردەوامی لە دابەزی نابێ ئەمە وە ئەکات وە لە بەرامبەریش دۆلار بچێتە ئێران ئەمە بە زۆرێک لە زۆرانەوە واکە کە ئاتوانی بڵێن نەختینەی گیرفانی هەوڵاتیان کەم ئەکاتەوە بەڕاستی.